يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، بۆ تەواوکردنی وتاری ڕابردوو کە لە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخششدا بووین کە پەروەردگار ئاگاداری کردین، زۆربەی کێشەکان کە لە ژیانە دێنە ڕێگامان ئەوە بەرهەمی کردەوەکانی خۆمانە. خوای پەروەردگار فەرمووی وەلا تولقوا بئەیدیکم إلى التهلكة، بەدەستی خۆتان بەرەو گرفتاری و ناڕەحەتی و نەهامەتی و نەکبەتی مەبن. گەورەترین گرفتەکانی ڕۆژگاری ئەمڕۆی مرۆڤایەتی ئێمەی موسڵمانانیش بەگشتی نەگەڕانەوە و پابەند نەبوونمانە بە پەیامی پەروەردگارەوە. ئەو قورئانە پڕبەرەکەتە کە شیفای ئاسمانە بۆ هەموو دەرد و گرفت و نەهامەتیەکانی سەرزەوی، بە دڵنیاییەوە لادان لەو مەنهەجە ئینسان تووشی گرفتاریەکانی ئەم سەردەمە دەکا کە بە چاوی خۆمان دەیانبینین. گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار بە ئیستیغفار، بە ئەستەغفر الله، وشەی ئەستەغفر الله و ذیکری ئەستەغفر الله کلیلی هەموو سەرکەوتنەکانە. بەڵام ئێمە زۆر بەمان وا حاڵی بووین، وا تێگەیشتووین کە تەنها کەسانێک کە گونەهبارن، تەنها کەسانێک کە قەرزارن، تەنها کەسانێک کە هەژاری خەریکە لە ژیان ناومێدیان دەکات، ئەو کەسانەی کەوا بێبەرهەمن لە ڕووی کوشتوکاڵەوە، لە ڕووی بازرگانیەوە، ئەڵێ کارەکانم نایەتە پێشەوە، زۆر هەوڵ دەدەم و بەرهەمێکم دیار نییە. ئەو کەسانەی کەوا بە تامەزرۆیی منداڵێکەوە لە ڕۆژگار دەڕوانن، چەند ساڵە هاوسەرگیریان کردو و منداڵیان نییە. ئەو کاتانی کە وڵات تووشی وشکە ساڵی و بێ ئاوی و بێبارانی دەبێ، هەموومان وا دەزانین دەبێت تەنها لەو کاتانەدا ذیکری ئەستەغفر الله زۆر بکەین. ئەمە خۆی ڕاستە، هەموو ئەوانەی باسمان کردن کلیلی کردنەوەی ئەو دەرگای خێر و بەرەکەتە لەسەرت بە ذیکری پیرۆزی ئەستەغفر الله دەکرێت. بەڵام لەگەڵ ئەوەدا دەبێت زۆر ئاگادار بین، تەنها لە حاڵەتی هەژاری و بێمنداڵی و گرفتاری و نەخۆشی و دەردەداری و وشکە ساڵی و بێدەرامەتی و بێڕۆزیدا نابێ هەر ئەستەغفر الله بکەی. ئیتر وا بزانی ئەگەر ئەمانە لەسەر لاچوو پێویست نییە تۆ ئەستەغفر الله بکەی، نابە پێچەوانەوە. ئەو کاتەی کە لەو پەڕی خۆشگوزەرانی دای، ئەو کاتەی پارە بەسەر تا دەبارێ و بازاڕت گەرمە، زۆر ئیش و کارەکانت جوان دەڕۆنە پێشەوە و دڵت بە ژیان و بە ژینگەت خۆشە، ئەو کاتەی کە سفرەکەت ڕازاوەیە و ماڵت گەرم و گوڕە و مناڵەکانت لە دەورت جەمن، ئەو کاتە لە یادن نەچێ بەردەوام بڵێ ئەستەغفر الله، بۆ ئەوەی نەبی بە قاڕون، بۆ ئەوەی نەڵێ ئینەما ئوتیتوه عەلی عیلم عیندی، ڕۆژێک لە خۆت بگۆڕی بوغڕا ببی و نەفست پێت بڵێ ئەمە بەرهەمی ئازایەتی و لێزانی و چاپوکی خۆتە، بڵێ ئەستەغفر الله، پەروەردگارە هەمووی هی تۆیە، بڵێ ئەستەغفر الله، خوایە ئەم هەموو خۆشیت پێبەخشیم و نەمتوانی وە سوپاسگوزاری تۆ بم. لەو پەڕی خۆشیدا ذیکری ئەستەغفر الله زۆر بکە. سێمیان ئەو کاتی شەهادەیەکی بەرزت بەدەستهێنا کە ئیمتیحانت کرد و نمرەکانت بەرز بوون، کە پلەیەکی زانستی چوویتە سەرەوە، زۆر بڵێ ئەستەغفر الله، بۆ ئەوەی وا نەزانی ئەمە زیرەکیەکەی خۆت بووە، خالقی مێشک و زیرەکی لەبیر بچێتەوە. قورئانی پیرۆز کاتێک کە دەفەرمێ ئیقرأ باسم ربک الذی خەلق کە باسی عیلمە، لە دوای ئەوەوە یەکسەر دەفەرمێ کەلا ئین الئینسان لەیەطغا ئەن ڕەئاه استەغنا، والله وریا نەبی یەک تۆ زیرەکیت بەخۆتەوە بینی تووشی بوغڕایی و لە خۆبایی بوون دەبی، خێرا جڵەوی نەفست بگرە،
لەو پەڕی وەرگرتنەوەی شادە بەرزەکەدا چەند جار بڵێ ئەستەغفر الله، خوایە هەمووی هی تۆیە، داوای لێبوردن دەکەم ئەگەر نەفسی خۆمی لەگەڵ تێکەڵاوکەم یان بەبەرهەمی کەسێکی تری بزانم. چوارەمیان ئەو کاتەی کەوا لە لوتکەی عیبادەتی گەورە دەبیتەوە کە لوتکەی هەموو عیبادەتەکان نوێژە، کە جیاوازی نێوان کافر و موسڵمان نوێژە، کە نوێژن نەکرد پێم بڵێت چ بەرهەم چ شتێکت بە ئیسلامەوە ماوە. ئەو کاتەی کە سەلامی نوێژەکەت دایەوە ئەڵێ ئەلحەمدولله، زیکری ئەلحەمدولله دەکەی نەخێر، ئەوێ لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم دین وەرگری. سێ جار کە سەلامی نوێژت دایەوە هیچ وشەیەک مەڵێ، سێ جار بڵێ ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله. باشە خوای گیان خۆ من گوناهم نەکردووە، من بەرەو کەعبە دانیشتوم، لەسەر بەرماڵ بووم، لە مزگەوتا بووم، گەورەترین عیبادەت کە نوێژە کردوومە، سێ جار لە دوای سەلامدانەوە بڵێم ئەستەغفر الله، داوای لێ خۆشبوون بکەی لە هەر کەم و کوڕێک لە نوێژەکە تابوو بێ. خوا لێم خۆش بە، خوای گیان لێم خۆش بە ئەگەر نەفسم وا بزانێ بەهۆی ئەم نوێژەوە من لە خەڵک باشترم. والله ئەم نەفس و شەیتانە وا لەگەڵ تایە، جاری وایە دوورکە نوێژی زیاد بکەیەوە ئەزانی تۆ ئەولیای خەڵکی شەیتانە، تۆ ڕزگارت بۆ کلیلەکەی بەهەشتت بەدەستەوەی ئەو خەڵکە هەمووی جەهەنەمیە. ئەستەغفر الله، خوای ئەگەر ئەوم بەدڵا هات پێ لێم خۆش بە ئاگا بێمەوە. خوای ئەوەی کەوا هاتوومە ماڵی خوا کە خەڵک ڕۆژی جومعە لە ماڵی خوانیە، ئەوە هەمووی فەزڵ و ڕەحمەتی تۆیە لەگەڵ مندا. ئەستەغفر الله ئەگە بە چاچی و پاکی خۆمی بزانم. پێنجەمیان لە لوتکەی سەرکەوتنی سیاسی و سەربازیدا، لەو کاتەدا شتی تر مەڵێ، یەکسەر بڵێ ئەستەغفر الله. ئێمە سوورەتێکی بچکۆلەمان هەیە، سوورەتی ئیذا جاء نەصر الله والفتح، منداڵەکان لە سەرەتایی لەبەری دەکەن، بەڵام هەموو جار دەڵێم خۆزگە قورئانمان خوێندەوە کە یەک سوورەت یەک ئاەتمان لەبەر کرد بەسەریا تێ نەپەڕین، هەر حیفزێکی ڕوود نەبێ کە ئەوە بەرەکەتە بۆ خۆی، هەر خوێندنی تەماشاکردنی لەبەرکردنی قورئان بەرەکەتە، بەڵام خۆشترە کە جوان جوان تێی بگەی. ئەم قورئانە منهەجی ژیانە، ڕۆژانە دەبێت تەعاملی لەگەڵا بکەی ئەزیزەکەم. کاتێکە ئەم سوورەتە هاتە خوارەوە کەی بوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەتحی شاری مەکەی کرد، خوا فەرمووی ئیذا جاء نەصر الله والفتح، کاتێ سەرکەوتن لە خواوە هات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نزیکی 23 ساڵە خەبات بۆ ئەم ئیسلامە دەکا، ئەو هەموو سەحابە ڕوحی خۆی بەخشی لە پێناوی لا إله إلا الله دا، ئەو هەموو شمشێرە ڕاکشا لە پێناوی خوادا، نیشتیمان بەجێهێشرا. ئاگادار بە ئەم سەرکەوتنەی ئەمڕۆ کە دوای نزیکی 10 ساڵ هاتوویتەوە بۆ مەککە بە سەرکەوتن و فەتحەوە، ئەوە نەسری خوایە ئەی محەممەد صلی الله عليه وسلم. ئەوە ئازایەتی ئێوە نییە با سەحابەکانیشن لەگەڵا بێ، ئەوە هەمووی فەزلی خوایە، هەموو سەرکەوتنێک بەزئی ئەڵڵایە، نەسر الله. هەموو جار ئەو سوورەتەت خوێندەوە بڵێ خوایە هەموو سەرکەوتنەکانمی تۆیە. ئەوە خوا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم وا دەفەرمێ بە خاتەمی هەموو پێغەمبەران، بە باشترین مرۆڤەکانی سەر زەوی کە جارش کە دووبارە نابنەوە کە سەحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم. إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا. أو وقت سەرکەوتنی ڕاستەقینە چییە؟ گرتنی مەککەیە وەکو شار؟ نە، ڕزگارکردنی مەککە نییە. ئەو وەختەیە کە دەبینی ئەو خەڵکە پۆل پۆل ئەفواجا، فەوج فەوج، پۆل پۆل دێنە ناو دینی خواوە. ئەم قورئانە چەند وردە، ئەم قورئانە بە هەموو سەرکردە سیاسیەکان دەڵێە دەسەڵاتداریەتی لەسەر شارێک و زۆنێک شەرت نییە، ئەوە هیچ نییە، گرتنی دڵی مرۆڤەکان شەرتە. فەتحی قەلب گرنگە، نەک فەتحی شار. وڵاتێک داگیرکەی بەهێز هیچ نییە ئەگە دڵی خەڵکەکەی ڕازی نەکردبێ بە خزمەتگوزاری. بۆیە ئەم قورئانە پیرۆزە لەم سیایەتەدا دەرسی ژیانی هەموو سەرکردایەتی سیاسیدا دەدا. بزانە گرتنی شار، ڕزگارکردنی شاری مەککە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بۆیە گرنگە، چونکە دڵی ئەو خەڵکت بەلای خۆتدا ڕاکێشا. بۆ کوێش؟ بۆ لای خۆت، بۆ ماڵەکەی محەممەد صلی الله عليه وسلم نا، في دین الله. ئەبێ ئامانج بەس دینی خوا بێ، مەبەستەوە نەبێ خەڵک بێت گوێ لە من بگرێت لە تۆ بگرێت لە مزگەوتە بێ. گرنگ ئەوەیە خەڵک ڕووی لە دینی حەقی خوای پەروەردگار بێت، جا لە هەر شوێنێک بێ. ئەبێ ئامانجی ئیماندار ئەوەیە خەڵک ڕوو بکاتە خوا، ڕوو بکاتە دینەکەی خوا، نەک ڕوو بکاتە شەخسی منەوەی کە لەگەڵ من نەبوو ڕقم لێ بێ پەنا بە خوای پەروەردگار.
بەڕاستی گرتنی دڵەکان گرنگە ئەگە دڵەکانن لەگەڵ بوون شارەکان بە ئاسانی دەگیرێن لەو کاتەدا کە تۆ ئەم سەرکەوتنە گەورەت بەدەستێناوە شارێک کە لێی دەرکرابووی شارێک ئاوارە کرابووی شارێک تیا تعزیبت چێشتووە ئێستا ئەو خەڵکە پۆل دێن ئیمان دێنن دوژمنەکانی دوێنە بوونە پاڵپشت و سەحابی و پشتیوان لەم کاتەدا چی بکە فسبح بحمد ربك واستغفر خوانا فەرمێ بڵێ الحمد لله خوا ذکری الحمد لله لە هەموو شتێک گەورەترە وانە بڵێ خوای گیان سوپاس بۆ تۆ بۆ ئەم سەرکەوتنە لەو کاتەدا بڵێ سبحان الله پاکو بێگەردی هەر بۆ تۆیە خوایە دەسەڵات و هێز هەر هی تۆیە یا الله داوای لە خۆشبوون لە خوا بکە لە ئەو پەڕی سەرکەوتنا ئەی محەممەد صلی الله عليه وسلم بڵێ ئەستەغفر الله پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ڕۆژە لە هەموو کات زیاتر دەیفەرموو ئەستەغفر الله خوای لێم خۆش بە سەری ئەو سەرە پڕبەرەکەتەی خستووە سەر پشتی وڵاخەکەی وەکو عەبدێکی زەلیل لە بەردەمی خوای گەورەدا لەو سەرکەوتنە گەورەدا خۆی دەبینیەوە بەڵێ ئینسان کە سەرکەوتنی سیاسی بەدەستهێنا کە سەرکەوتنی عەسکەری بەدەستهێنا ئەبێ لەو کاتەدا بڵێ ئەستەغفر الله یا ڕەبی خوای پەروەردگار لێم خۆش بە نەوەکو تووشی بوغڕایی ببم لەو کاتە سەرکەوتنە گەورەدا وریان نەبی نەفست پێت دەڵێ ئەوە بەرهەمی خەبات و ئازایەتی خۆت بوو ناوەڵڵە خوایە هەمووی هی تۆیە وریان نەبی لەو کاتەدا ستەم دەکەی چونکە دەسەڵاتت زۆر بەهێزەکە وتت ئەستەغفر الله دێیتەوە خوارەوە خوایە گیان شتێک ناکەم کە لە شەرعەکەی تۆ لادەم ئێمەوە ئەزانین ئەستەغفر الله بەڕێزان هەر دەبێت پیرێژنێک بە تەسبیحەکەی بڵێ ئەستەغفر الله ئەستەغفر الله بەڵام سەرکردەیەکی سیاسی نابێت بڵێ ئەستەغفر الله ئەو ئەبێ لە پێش میلەتەکەەوە بڵێ ئەستەغفر الله ڕۆژانە دووبارەی بکاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ده صحيح بخاري ده بجمع فرمودي 6307 هاتوا ده فرمي والله إني لأستغفر الله وأتوب إليه في اليوم أكثر من 70 مرة سيند بأ الله من لهمو روجك ليكتاك روجا زياتر لحفتا جار دلم أستغفر الله نك حفتا جار زياتر لحفتا جار همو روجا بيغمبر سيندي خواردوا فمي هيج روجك نبو لجيانم ده حفتا جار زياتر نظم أستغفر الله پێغەمبەر هیچ گوناهێکی لەسەر بوو خوا بۆ خۆی لە پێش پێغەمبەرایەتیشدا لە هەموو گوناهێک پاراستی و بە نەسی ئایەت خوا لە هەموو هەڵەیەکی ڕابردوو داهاتووی خۆش بووە ئەی ئەو هەموو ئەستەغفر اللهی ژیانی لە پێناوی چیدا لە پێناوی ئەو هەموو خەڵاتەی کە خوا بەسەریان ڕشتووە سوڕەتی ضوحا بخوێنەوە ئەلەم یەجیدکە یەتیمان فەئاوا مناڵێکی بێباوک بووی نەمانهێش حەز بە بێدەرەتانی بکەیت لە باپیر و لە مام و لە دڵسۆزان بەدەورتەوە داڵدەمان دای ووەجەدەکە ضالا فەهەدا گومڕابووی نەتدەزانی چی بکەی وەحی خوامان ئیسلام بام بۆ ناردی ڕزگاری کردی ووەجەدەکە عائیلا فەئەغنا هەژار بووی دەوڵەمەندمان کردی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە دەوڵەمەندیشیە سەرەتا ڕاستە هەژار بوو خوا دەرگای ڕەحمەتی لێ کردەوە تخوا هەموو ڕۆژێ نوێژی شەشتەنگاوت کرد ئەم سوڕەتەی تێدا بخوێنە بەڵام نەک هەر بەسەریا تێبپەڕی بەخوا بڵێ سوپاس بۆ تۆ پەروەردگارە کە منیش دایک و باوکم هەیە ئەگەر بێ دایک و باوکیش بووی بێنازیش بووی خوا دەرگای ڕەحمەتی هەر لێ کردیەوە گەیشتی بە پاروەنانێکی خۆت بە پلە و پایەکی خۆت خوایە هەمووی فەزڵی تۆیە ئەستەغفر الله ئەگەر نەمتوانی بە شکرانە بژێری تۆ بکەم ئەو پاروەنانەی هەتە بەخوا دوێنە زۆربەی زۆرمان هەژار بووین ئەوانەی هەژار بوون ئەمڕۆ دەوڵەمەندن زۆر بڵێ ئەستەغفر الله خوایە داوای لێخۆشبوونت لێ دەکەم کە لەسەر ئەو هەموو خەڵاتی تۆ نەمتوانیەوە سوپاست بکەم والله هەموو گومڕاوین ئەم ئیسلامەتی و مزگەوت و ماڵی خوایە نەبوویایە خوا هیدایەتی داوین ئەلەم نەشرح لەکە سەدرەک جا سوڕەتی ضوحا یەکسە بە شوێنە سوڕەتی ئەلەم نەشرح سوڕەتی شەرح هەیە ألم نشرح لك صدرك ووضعنا عنك وزرك الذي أنقض ظهرك ورفعنا لك ذكرك أو ناوهر خوابر ذكر دوتا وناي ذكر يالي پیغمبر صلى الله عليه وسلم پیغمبر صلى الله عليه وسلم حفتاج زياتر دي فرمو استغفر الله بز لبر أو إخوايا أو اندد خلات بصير مواهيا نوكو وكو بيويز نمتواني بشكرانه بجيريد بكم لا أودا وايلي خوش بون اللي دكم وهر يشكل إيمش برزان دبي آوا بردوام بلين استغفر الله يا ربي خوا داوي خوش بون اللي دكين أي پروردگار مان چەند جار خەڵاتەکانی خوا بەخواتەوە دەبینی و لەبیرت چۆتەوە خالقی ئەو خەڵات و نیعمەتانە کێیە چوویتە بازاڕ و شتەکەت بە ئاسانی کڕیوە خستوتە دیژفانتەوە خستوتە عەلاگەتەوە لەبیرت چوو چێ ئەو پارەی پێبەخشی ئازایەتی خۆت نەبەخوا خاوەنی ئەو کاسپیە ئەو پارەیە ئەو بازاڕ و دوکانە ئەو داهاتە هەمووی ئەڵڵایە بڵێ ئەستەغفر الله
ئەو کاتێک کەوا وەرزش دەکەی بازوت هەیە و گۆڵ دەکەی چێ ئەم هێزەی پێبەخشی چەند وەرزشەوان بە چاوی خۆت بینیتە لەسەر جێگا بە زەلیلی و کەنفتەی کەوتون کە خوا بازوەکەی لێستاندیتەوە تەواو پارچە گۆشتێکی بڵێ هەمووی هی خوایە لە ئەو پڕی سەرکەوتنی وەرزشیدا بڵێ ئەستەغفر الله کە دەچێ خەستەخانە و عیادە و موازی نەخۆشێک دەکەی کە ئەو هەموو نەخۆشیە دەبینی چێ لەش ساغی بە تۆ بەخشی غەیری ئەڵڵا بەخوا هیچ کەس کە دەچێت گرتوخانەیەک جارجار بڕۆ بزانە ئەو هەموو زیندانەوە لەودی و تەلەکانەوە بەخوا زیندانی و مردن وەکو یەکە ئەگەر کەسەکە ئیمان لە ناو دڵیان نەبێ زۆر خواناز نەبێ چێ تۆی ئازاد کردووە لەو هەموو بەڵاو نەکبەت و کارە ساتانەی کە تووشی زیندانت دەکا بەخوا کە بەیانی دێتە دەرەوە دەبێ هەزار جار خۆ پەنا بگری بەخوای پەروەردگار لەو هەموو کارە ساتەی کە ئێوارە لە زیندانە نەتبیننەوە ئەو هەموو خەڵکەی کە چۆ زیندانەوە خۆلەوانەی بەرنامەیەکی خراپ لە مێشکیان نەبوو بێت تووشی بەڵایەک بوو ئەوە بەس خوا تۆی ئازاد کردووەکەوا بە ئازادی لەسەر زەوی دەسوڕێیتەوە لەبیرت چۆچی ئازادیەکەی پێبەخشیوی کە شەڕ و کاولکاری وڵاتان دەبینی چێ ئەمن و ئەمانی ئەم وڵاتی پێبەخشیوی غەیری ئەڵڵا ترسناکترین شت ئەوەیە موسیبەتی هەرە گەورە ئەوەیە ئەوەندە لەگەڵ نیعمەتەکانی خوای گەورەدا تێکەڵاوی لەبیرت بچێتەوە چێ پێبەخشیوی ئەو خانووی کە زۆر جار پێی ناشکری ئەو خانووە کە قەدری نازانی و شکری خوال لەسەر نەکردووە بڕۆ لە ئاوارەیەک بپرسە کە دەربەدەر و کرێچیە و لە وڵاتی خۆی دانێ قەدری ئەزانەیە ئەو هاوسەرەت کە جاری وا ئەزانی بارە بۆ ژن هەم بۆ پیاو بڕۆ لەبێ هاوسەرێک بپرسە کە هاوسەرەکەی لەدەستداوە لە کوڕێک و لە کچێک تەمەنی چۆتە پێشەوە هێشتا لە ماڵی خۆی دانیە لەو بپرسە قەدر و قیمەتی هاوسەرێک چییە ئەمجا ئەزانی خوا چی بە تۆ بەخشیوە بە هەموو بارگرانیەکانیشیەوە منداڵەکانت کە جاری وا هەیە لێیان بێزاری بەس لە کەسێ بپرسە کە مناڵینی ئەزانێ قەدری مناڵێک چەنە ئەی خوا چی لەگەڵ تۆ کردووە کە مناڵانی پێبەخشیوی ئەو کولەی کە لێی دەخوێنی و ئەزانی خوێندنەکەی قورسە و حەزت پێی نییە بە ملیۆنەها خەڵک ئاواتیان ئەوەیە لەسەر کورسی ئەو خوێندنە لە کولەکەی تۆدا دانیشن لەو زانکۆیەدا ئەو نان و ئاوەی کە جاری وایە شلە و برنجێکی سادە دەخۆی و توانای خواردنی چەورێک و بە لەزەتێکی زۆرن نییە واللهی بە ملیۆنەها خەڵک لەم سەرزەویەدا ئاواتی ئەوەیە بە ملیۆنەها دۆلاری هەیە بەس ئەو نانە سادەی تۆ بە وشکی بخوا و ئازار بمعیدەی نەگا بەس ئەوەندە بخوا بەسیەتی تۆ لەزەتیشی لێ وەردەگری و بەبێ ئازاریش دەیخۆی هێشتا وازانی خوا هیچی پێ نەبەخشیوی لە هەموو خەڵاتەکان گەورەتر ئەم ئیسلامە ئەزانی ئەم ئیسلام و خواناسی ئەم تەوحید و لا إله إلا اللهە ئەم دووربوون لە شرک و ئیلحاد و کوفرا ئەم ڕێبازڕە مستەقیمەی کە تا دەتباتە بەهەشتەوە بەریمەدە دەتخاتە ناو جەرگەی باشتەوە ئەم ئیسلامەتەی کە تۆ هەتا 6 ملیار خەڵک بەلانی کەمەوە لێ مەحرومە 6 ملیار خەڵک ئەو خەڵاتە گەورەی پێ نەبەخشراوە لەم سەرزەویەدا تۆ شەهادەی لا إله إلا الله محمد رسول الله هەیە 6 دانە ملیار کەس لە قیامەتە خۆزگە بۆ شەهادەی تۆ دەخوازن تو خوا تو خاوەنی ئەم ئیسلامە بی من وەکو خۆم دەڵێم یا ڕەبی هەزاران جار ئەستەغفر الله ئەگەر ڕۆژە بیرم لەوە کرد بێتەوە کەم و کوڕیم هەیە ئەگە خۆم بە هەژار بزارم و موسڵمان بم پەنا بەخوای پەروەردگار ئەگە سەیری ئەو هەموو ملحید و مشریک و گومڕا و بێدینە نەکەی کە تۆ ئیسلامت هەڵبژاردووە کە خەڵک لە نادی و لە شوێنی خراپە ئێستا تۆ لە مزگەوتای ئەمە خەڵاتی خوانیە ئالەو کاتەدا ئەزیزەکەم گەورەترین ناشکوری ئەوەیە کە ئەم هەموو خەڵاتی خوا بەسەر خۆتەوە نەبینی بۆیە دەبێت بە زیکری ئەستەغفر الله دڵت بشۆیتەوە بۆ ئەوەی دڵت تاریک نەبێت هەموو پێشکەوتنەکانی سەرزەوی هەموو پێشکەوتنەکانی سەرزەوی مادیەکان کارەباکان بەس چاوت ڕووناک دەکاتەوە بەس بەرپێی خۆت دەبینی و نابینانی بەڵام بەخوا دڵ کە تاریک بوو بەو تیشکی خوارێ ڕووناکەی نوێژی نیۆڕەخ ڕووناک نابێتەوە بە سورەیا و بە چراخان و گڵۆپی هەموو دنیا ڕووناک نابێتەوە دڵ کە تاریک و تەنگ بوو بە هیچ شتێک موسیبەتی گەورە و تاریکی گەورە ئەوەیە خوا نەخواستە دڵت تاریک بێ ئای کە موسیبەتێکی گەورەیە خەڵک جاران لەبەر فتیلە دادەنیشت ئەوەی کە بە تەمەن ڕەم بە جەنابتان بەبیتان دێ کەم کارە باوشتە نەبووە لامپایەک فانۆسێک فتیلەیەک هەبووە کەچی ئەو خەڵکە بە بەرەکەتی ئەم دین و ئیسلامە ئەوەندەی زیکری خوا دەکرد ئەوەندەی ئەستەغفر الله سبحان الله دەکرد ئەو دڵێ ئەوەنە ڕووناک بوو دڵێکی خۆش دەیگوت هەموو دنیا هی منە ئەمڕۆ خەڵک دێشکۆی حاڵی خۆی لای مامۆستایانی ئاینی دەکات بەخوا لە کۆشک و ڤێلادایە ئەڵێ ڕووناکی لە دڵمدا نەماوە ئەی چه مصیبەتێکی گەورەیە خوایە لە تاریکی دڵمان پارێزی بۆیە زۆر بڵێ ئەستەغفر الله تاریکی دڵیش لەوەوە دێ دڵی خۆت تەنکەی وا بزانی خوا هیچی نەداوە بە تۆ
عرزم کردی بەس ئەوەی کە مسلمانی تۆ لە 6 ملیار خەڵکی سەر ئەم زەویە دەوڵەمەندتری جات خۆت پێ فەقیر بێ نابێت دڵت تەنگ بێ بەخوا ئەبێ بەدەست دڵتەنگیەوە بناڵێنی ئەوە خۆتی دڵی خۆتت تەنگ کردووە ئەوە خۆتت تاریکت کردووە بۆیە بە هیچ ڕووناک نابێتەوە بە ئیسلام نەبێ. کۆتایی وتارەکەم بە بەسەرهاتێکی بەڕێزی ساڵحێک و خواناسێک و عالمێکی ئەم ئیسلامە دێنم. سری سەقەتی یەکێک بوو لە ئەولیانی خوا لە عالم و زانایان لە مەجلیسێکە بۆ پیاوانی بەڕێزی وەکو جەنابتانی باس کرد، باسی ذیکری ئەستەغفیر الله کرا. فەرمووی وەکو عەرزم کردن خەڵک وا ئەزانێ بەس کە قەتڵت کرد، گوناهت کرد، چت کرد، نەهامەتیت هەبوو، قەرزاریت هەبوو، نەخۆشیت هەبوو، بێمناڵیت هەبوو، هەر دەبێ بڵێ ئەستەغفیر الله. فەرمووی وەڵڵاهی بەڕێزان 30 دانە ساڵە ئەستەغفیر الله دەکەم بۆ گوناهێک، 30 دانە ساڵە دەڵێم ئەستەغفیر الله، خوایە لێم خۆش بی، بەس خوا لە ئەوەندەم خۆش بێ بەسمە. سری سەقەتی نوێژی چوو بوو نەبەخوا، جەماعەتی چوو بوو، جومعەی چوو بوو، ڕۆژووی ڕەمەزانی نەکرد بوو، حەج و عومرەی نەکرد بوو، بەخشینی نەبوو، علمی بڵاو نەکرد بووەوە، نا نەعوذ بالله سوێندی بە غەیری خوا خوارد بوو، مشریک بوو، نا وەڵڵا قەتڵی کرد بوو، ئەستەغفیر الله، زینای کرد بوو، دەستی بە هیچ نامەحرەمێک نەکەوت بوو، 30 دانە ساڵە دەڵێم خوا لێم خۆش بە. وتیان لەسەر چی ئەو گوناهە؟ فەرمووی لەسەر ئەلحەمدولillایەک. 30 ساڵە دەڵێم خوا لێم خۆش بە کە جارێ وتومە ئەلحەمدولله، زتومە ئەلحەمدولله لەسەر ذیکری خوا لێم خۆش بە. وتیان چۆن؟ فەرمووی بازاڕی گەورەی بەغا گڕیگر منیش دوکانم هەبوو لەوێ. ئالەو کاتەدا ڕان کرد لە تاوی ماڵ و سەروەتەکەم کە بازاڕەکە گڕیگرتووە. لە ڕێگادا تووشی پیاوێک بووم وتی خەمن نەبێت، دوکانەکەی تۆ نەسووتاوە. پڕ بە دڵتم ئەلحەمدولله، سوپاس بۆ تۆ خوایە کە دوکانەکەم سەلامەتە. بەڵام دەست بەجێ بە ئاگا هاتمەوە، ئەی ماڵی ئەو هەموو خەڵکە، ئەو هەموو بازاڕە سووتاوە، بەس لەبەر پێناوی دوکانەکەی خۆم ئەڵێم ئەلحەمدولله. ئەی ئەو هەموو خەڵکەی کە ژن و مناڵەکەی ئێوارە چاوەڕێیە خواردنێکیان بۆ بەرێتەوە، ئەی ئەوەی هەموو سەروەتەکەی لەو دوکانەدا ئێوارە بەجێهێشتۆ ئێستا بۆتە خۆڵەمێشت. یعنی من وام لێ هات ئیماندارێک بەس لە پێناوی ئەوەی دوکانەکەم سەلامەتە پڕ بە دڵم ئەلحەمدولله، خەمی خەڵکم لەبیر چۆتەوە، 30 دانە ساڵە دەڵێم خوایە لەسەر ئەو گوناهە لێم خۆش بە. 30 ساڵە چەند جار وا لێ هاتووە لە بازاڕە کە ڕەفیقەکە شکستی هێناوە دڵت خۆش بووە، چەند جار گەڕاوی بە دووی عەیب و عاری برادەرەکە تا بچووکترین عەیبی لێ بدۆزیتەوە حەیای بەری. بەداخەوە قورئان لە سوورەتی ئالی عیمراندا لە ئاەتی 120 وەصفی کافر و منافقەکان دەکاتە فەرمێ ئین تەمسەسکم حەسەنەتون تەسوؤهم. سەیری وردی قورئان کەن، تەمسەسکم بەحاڵ تووشی خۆشی بن ئەی پێغەمبەر ئەی مسڵمانان، ئەوان دڵ ناڕەحەت دەبن. یەک تۆ خوای گەورە لوتفت لەگەڵا بکات دڵی تەنگ دەبێت. وإن تصيبكم سيئة يفرح بها، تصيبكم بەڵام تووشی گەورەترین نەهامەتی و بەڵام مصیبەت ببن، ئەمجا ئەوان دڵیان خۆش دەبێت. پەنا بەخوا هەموو ڕۆژ لە تەفتیشێکی دڵت بکە، ئەگەر بە سەرکەوتنی مسلمانان، بە عیزەتی ئیسلام، بە زۆربوونی کۆمەڵی مسلمانان، بە ئاوەدانی مزگەوت، بەوەی بەبراکەت لە ناو بازاڕەکەدا، بەوەی خزمەکانت خوشک و براکانی خۆت، خوشک و برا ئیمانیەکانت سەرکەوتنیان بەدەستێنا، پارەیان دەستکەوت، لە بازرگانیدا سەرکەوتۆ بوون، منداڵەکانیان زیرەک و ناجیع بوون، هەستت کرد پێت ناخۆشە 30 ساڵ بڵێ ئەستەغفیر الله. ئەگەر هەستت کرد مسلمانە تووشی ناڕەحەتی بووە، دەستت بەسەر دڵتا هێنا، لە جیاتی بچی نەسیحەتی بکەی، لە ماڵەوە لەگەڵی دانیشی، تەلەفۆنێکی بۆ بکەی بە ئاگای بێنێەوە براکەم خەریکە دەترازەی ئەم کارە خراپە وریابە چی لە فەیسبووکە حیات برد، بەخوا لە خۆت بترسە بچێ ڕیزی کافر و منافقەکانەوە. ئاەتەکە باسی من و تۆشە. إن تمسسكم حسنة تسؤهم وإن تصبكم سيئة يفرحوا بها. 30 ساڵ بۆ ئەلحەمدولillایەک وتم ئەستەغفیر الله. بابەتی ئەستەغفیر الله زۆر گرنگە، زۆر گەورەیە. لە وتاری داهاتوودا لەگەڵماندا بن ئینشاءالله لە خزمەت قورئان و فەرمودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم زیاتر ئەو بابەتە بەواقعی ڕوون دەکەینەوە. یا ڕەبی خوا باشتر لە دینەکەی خۆت تێمان بگەێنی، خوا باشتر لە دینەکەی خۆت شارەزامان کەی، خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. یا الله ئەو هەموو خەڵاتی کە پێت بەخشیوین لە سەر و هەموویانەوە ئیسلام خوایە بۆمان زیاد کەی، خوا دین و ئیمانمان پارێزراوکەی، دین و ژیانمان پارێزراوکەی، هەرچی بەرەکەت و خێر و ڕەحمەتی خۆتە بەسەرمانە بڕێژی. یا ڕەبی خوایە هەزاران جار دڵین ئەستەغفیر الله لێمان خۆش بی کە غافڵ بووبین لەو هەموو خەڵات و نیعمەتی کە تۆ پێت بەخشیوین. یا ڕەبی خوایە لێمان خۆش بی، خوایە لە هەموو گوناهەکانمان خۆش بی، لە هەموو غەفڵەت و بێئاگاییەکانمان خۆش بی.
يا الله ئێوە کەسەی شیفا تەنها بەدەستی تۆیە شیفا بۆ هەموو نەخۆشەکانمان بێنێری یا ئەرحەمە الراحمین میهرەبانترینی میهرەبانان دەرگای ڕەحمەتی خۆت لە هەموو دڵتەنگان و دڵتاریکان بکەیتەوە خوایە لە تاریشی دڵ و تەنگی دڵ بمان پارێزی یا الله یا ربی خوا ئەوانەی دڵتەنگن دڵیان خۆشکەی ئەوانەی دڵیان تاریکە دڵیان بە نووری ئەم ئیسلام و قورئان و مزگەوتە ڕووناکەیتەوە یا ربی خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.